ئەو وزەیە کە دەیبینی ئەوە نزیکەی 20 ساڵە ئیش دەکا تا ئێستا بەردەوامە، یعنی بۆ ماوەی 20 ساڵە لە ماڵی من وزە کارەبە نەبڕاوە. شاشەی هەیە لێ دەرێ، شاشە هەیە سرکە زیرەکە هەر فێزی 25 پێ سەرف بکەن و تەواو کەلوکەلی ئیشمە. من کە ناوم مەولود جەمیل حەسەنە، خەرچی ئەو گوندەم کە هاتینە ئەو گوندەی لە ڕاستیدا کارەبای نیشتیمانی خراپ بوو و لێرانە مۆلیدەکمان هەبوو. مۆلیدەکە کێشە و گرفتی هەبوو لە ڕاستیدا، مشکلەی هەبوو، مشکلەی گازی هەبوو، مشکلەی بەکارهێنانی هەبوو، یعنی تۆزێک کێشەی هەبوو. لەبەرەوە من هەرزوو بیرم لەوە کردەوە کە بیر لەو بیرۆکەی بکەمەوە کە خۆم سەرەتا لەو گوندە دەستم پێ کرد. ئێمە ئەو سیستەممانە هەوا دامەزراندە، ڕئیسەکە بەناو جیهازەکاندا تەحویل دەبێتەوە ناو بیناکە. سەرەتا بەڕاستی بە تۆرباینی هەوای دەستم پێ کرد، هەوڵمدا بە وزەی با دەست پێ بکەم، هەوڵەشی زۆرمدا، سەرنجام ئیشەکانم کرد بەڕاستی. بەڵام لەبەرەوەی لە منتیقەی ئێمە هەوا وەکو پێویست نییە لە هەموو کاتێکدا، لێ ئەو بیرۆکەیەم واز لێ هێنا، پشتم بەس بە وزەی خۆر و پاتری. ئەو کاتێک کە من هاتمێرە وزەی خۆر کەم بوو، بەڕاستی نەبوو، زیاتر بە پاتری و بە ئینڤێتەر ئەو کارەبایان بۆ ماڵی خۆم دەبین کرد. ئەوە زان چۆنە کارەبە ڕئیسەکە بەناو جیهازەکاندا دەڕوە، بەڵام نابێت لە جیهازەکان زیاتر وەرگێت و بەرەبەرە ئیشەکە فراوانتر بوو، خەڵکەکە زیاتر ئێمەی ناسی بەو ئیشەوە. دەور و بەر و منتیقەکە بە شێوەیەکی عام ئێستاکە ئەو سیستەمە دەبەستن و هەروە گەشەی پێدەن، هەروە بەرەو پێشی دەبین. خۆشبەختانە پەناڵی زۆر ئێستا باش هاتوون و ئینڤێتەری زۆر باش و شتی باش هاتون بۆ مەجاالە، بۆیە ئێستا بیرەکان و فەلعەکانیش فەلع بەڕێزەکانیش ئێستا توانن سوودمەند بن بە وزەی خۆر، لەبەرەوەی ئەوانیش لە ڕۆژدا کێشەی کارەبای وەتەنیان هەیە، ئەوانەی کارەبای وەتەنیشیان خراپە دەتوانن ئەو وزەیە بەکاربێنن. تێبینیەکم هەیە بۆ بەکارهێنانی وزەی خۆر. ئەوانەی وزە خۆر بەکاردێنن زۆر پێویستە سەرچاوی ئەو خەرجێ بکەن کە هەیەە لە ڕاستیدا. ئەوە زۆر گرنگە، یعنی تۆ لە ڕۆژدا چەندت هەیە، لە شەودا چەندت هەیە. زۆر گرنگە لە شەودا ئاگاداری پێوەرەکانی کارەبا بن کاتێک بەکاری دێنن بۆ ئەوەی بە هیچ شێوەیەک کارەباکان نەبڕێ.